Silav ji bajara İbrahim Paşayê Baban. Em lê Silêmaniyê jin û helbijartin îroke li ser babetekî gelekî giring bi namzeta xwe re daxive. Ew namzet dê biaxive li ser babetekî ku bandora xwe ya nerênî li ser vî bajarî û tevahiya bajarên Kurdistanê li hemû şar û şarûçkeyan hiştiye. Ew jî derhaviştî karêgeriyên nerênî yên bikarînana medya civakî û sosyal medyayê. Ka di nav civakiyê me de çi bûne? Eger hatu ew namzet biçe perleman, wê çi yasayekê derbêxe ji bikarînana sosyal medyayê di civakî de, yan jî medya elektrînî. Ew namzet wê li ser kem û kuriyan biaxive, bi taybet li vî bajarî. Ka li vî bajarî çend kes bûne qurbanî, bi taybet jin û kiç yên sosyal medyayê, an ku xira bikarînana wê. Em bi hevra li Silêmaniyê ne. Jin û helbijartin anha diçe li deriyê wê namzetê de em bi hevra derbasî hundir dibin. Sohbet, muhabbetê dikin. Keremkî. ناسکە سعید خدر لە ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 2015 ماستەری لە دیجیتال میدیا و کولتور لە زانکۆی کۆڤنتری لە وڵاتی بریتانیا وەرگرتووە. ساڵی 2003 بە کالۆریۆسی لە زمانی ئەدەبی و فارسیدا بەدەستهێناوە لە کۆلێژی ئادابی زانکۆی سەلاحەددین. ئەندامی مەکتەبی سکرتاریەتی یەکێتی ئافرەتانی کوردستانە. دووجار بەشداری کردووە لە خولی ڕاهێنانی پراکتیکی لە ئۆفیسی سەرەکی BBC. ئەندامی سندیکە ڕۆژنامەنووسانی کوردستانە. ئەندامی ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی جیهانیە. زمانی کوردی و ئینگلیزی و فارسی و عەرەبی دەزانێت. آنها مل دریه و نامزد داوی دریوکیان به هفرا در باسی هندور دبن لسر وی بابته گرنگ باخون به هفرا صحبتیشی بکن. سلام ناسکه خان، چونی باشی؟ بیانید باش؟ بله هجانم هاتنا نوا مطبخا ناسکه خانه ام دیوی زدتر ناس بکن آنها هندو بیجن چه معول سر پیانش برکو ایروکه ام دی بچنه گلک جهان برنامه ما گلک رنگینه ایروکه جبروی ما بریار دام بلزگینی داشته که سر پیا بخون خشکا خانم لی وداره خانم بخولی وداره دست بکی جنو هل بجارتن دخوازه ناس بکن ناس که خان کیه من ناسک سعید خدر خوانی برنامه ماسترم ل میدیا و کلتور ل زاکین کوفنتری ل ولاتی بریتانیا سال 2015 ورم گرتوا ل سالی نو بردام کارم کردوا ل باری روزنامه‌نووسی به شویکی گشتیتان ل سه چوار باری تایبەت لە کەناڵە جیاوازەکانی ڕاگەاندن کارم کردووە لە ساڵی 2004ەوە بەبێ دابڕان لە بواری باڵێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەت لە مافی مرۆڤ و مافی ئافرەت کارم کردووە و ئەوەی کە گرنگە بۆ من پێش ئەوەی کە هاوڵاتیان و پرسیارە بکەن ناسک بۆچی خۆی کاندید کردووە پێش هەموو شتێ من خۆمەوە پرسیارم لە خۆم کرد ئایا من چیم پێ چۆن نەتوانم خزمەتی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆم کەم لە پەرلەمان چۆن نەتوانم بەپی ئەزمموی کارکردنی چۆن ساڵم کۆی کەمەوە بیکەم بە پرۆژەیەک و دوجار خزمەتی هاوڵاتیانی خۆمی پێ بکەم هەموو پرسیارانە لە لای من ئەوە گرنگە کە بە تایبەت کاتێک کە من وەکو ئافرەتێک خۆم بەربژێر کردەوە بۆ پەرلەمانی کوردستان و لەسەر لە 383 پارتی دموکراتی کوردستان خۆم کاندیکاوەتە دوو پرۆژە تێکەڵکێش بوون بە یەکترەوە کۆی هەموو ئەمانەوەی کردووە کە پرۆژەیەکی تایبەتمان هەبێت تایبەت بە گرنگدان بە مافەکانی ئافرەتان لەبەرەوەی خۆم کە ئێستا ئەندامی مەکتەبی سکرتاریەتی یەکێتی ئافرەتانی کوردستانم لە ماوەیەدا لە کنگری هەشتەمی باڵێن هەشتەمی یەکێتی ئافرەتان هەڵبژێردان بۆ مەکتەبی سکرتاریەت ئەمە زیاتر پاڵم پێوانێ بۆ کارکردن لەسەر تەواوی سێکتەرە جیاوازەکانی ئافرەتان کە بە تایبەتی لە کۆمەڵگەی کوردیدا لەکوێدایە ئاسی ئافرەتان یعنی بابەتی me بخۆشی لەسەر مێدیا و کەلتورەیە بەڵێ دەبخۆ ماستەرژی دوێ بوارێدا هەیە و پرسگرێک لە کوردستانی بتایبەت گەلەکن لەسەروان درستە قوربانی دەرێن ژنژی گەلەکن ئەم دەستدەتر لەسەروان پلان و پرۆژە و نەخشەرەیەتە باغبن و ناسکە خام بچیتە پەرلەمان دێ چ بکە ئەگەر یاسایەک هەبە دەرەقی بێ مەسەلەیدا چکەم و کوڕی هەنە چکێ ماسی هەنە دەبێ یاسایدا و دوخوازە لەوێ دەرێت چ بکە ئەگەر هاتوو باوەریە گەلستان لە کێلەکە من خوشکاتەیە نەسرین خان توژی لەوێ دەرەیە دخوازم وێ بزانم جوداهیا ناسکە خانەی دیگەل ژنێندن لە سلێمانیە بە تایبەت و بوارێ وێ گەلک تایبەت و هەستیارە ئەوێک و تێدا خواندیە شارەزایاوی تێدا هەیە چییە؟ هەر لە مناڵی کچێکی چالاک و زیرەک و زۆر هەوڵیادا کە لە مەکتەب زۆر پێشکەوتوو بێ حەزی لەوە بکە کێشەکان چارەسەرکە لەناو خوشکەکانە دیار بوو کە چۆن
خوشکێکمان بڵێ زۆر هەڵیان لە هەموو بارەکانە کار بکە بە تایبەتی لە بواری ئافرەتانە. بەڵێ ئەان هەم دناو سەیارێدا ئەم بچنە ئافرەتان ئەس دخوازم بزانم یعنی ناسکەخان چاوە ئەو کێماسی دیت یعنی ئەو فراغە چوون بوو کە هەست پێ کرد مەسەلەن لە ناو پەرلەمان ئەگەر یاسایەکیش هەبێ کەم و کوڕی تێدایە توبێ لەسەر ئەو بابەتە هەستیارە پڕۆژەت هەبێ بۆ پەرلەمان. ڕاستە ئێستا یاسایەکمان هەیە بە ناوی یاسای خراپ بەکارهێنانی ئەمێرەکانی پەیوەندی یاسای ژمارە 6 کە لە ساڵی 2008 دەرچووە. بەڵام ئەو یاسایە بەس تەنها تایبەتە بە جۆرەکانی ئەمێری پەیوەندی ترکیز نەکراوەتە سەر میدیای ئەلکترۆنی بۆیە گرنگە لە ڕێی پەرلەمانەوە یاسایەک هەبێ بۆ ڕێگریکردن لە ناوزڕاندن و خراپبەکارهێنانی تۆڕەکانی کۆمەڵایەتی بەهۆی ئەوەی کە سپۆری خۆم میدیایە بە تایبەت دیجیتال میدیا و کولتورە زیاتر ئەتوانم تەرکیزکە بەسەر و هۆکارانە چینکەوە تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی خراپ بەکارهێنراوە و بە تایبەت لە بەرامبەر ئافرەتە ئێمە زانین کە ئافرەت کۆمەڵگەی کوردیا ناتوانێت بە شێوەیەکی ئازادانە وێنەی خۆی بڵاو بکاتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ناتوانێت تەنان هەندێک چالاکی ڕۆژانەی خۆی هەیە بڵاوی بکاتەوە لەبەرەوەی کە میشە ترسێکی هەیە لە بەرامبەرەوەی کە ناوی بزڕێن یان جۆرێک لە بچێتە قاڵبی سوکایەتیکردن و سنوور بەزاندنی ئەو ئازادیانەی کە ئافرەت خۆی هەیەی لە کۆمەڵگەدا. لە ئەنجومەنە پارێزگا سلێمانیە یەکێتیە ئافرەتێ کوردستانê ناسکەخان li vê derêwekê berpirs bûye. Di nav civakê me da têkeliyên rasta û xwe li nêwan kiç û kur hindêk zehmet e leber keltûr ayîn ferheng rêga nade. Ji ber wê yanî kiç û kur mecbûr dibin li rêyî tûra komalatiyekane li rêyî medyayê civakî ve peywendiya durustken wê kontakê durustken. Ew jî dibîte sebeb ku zor cara pirsgirêk muşkîle derkevne holê. Yanî hûn lêre توش وەکە بەرپرسەکەون چاوە تەعامل لەگەڵ وان کە ئێستا دکەن ئەو پرسگرێکێن بۆ هاواتێن زدەتر دەرحەقی چدانە. ڕاستە ئەو کەیسانەی کە یەنێکێتی ئافرەتانی کوردستان ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە تایبەت لە تۆڕە کۆمەڵاتیەکان کە تووشی کێشەبوون جیاوازتر لە هەموو کەیسەکانی ترە لەبەرەوەی بۆ ڕەنگە خودی خاوەنی کێشەکە نەتوانێت ڕاستە و خۆ بابەتەکەی بجوڵێنێ لە ڕووی یاسایی و کاری بۆ بکە لەبەرەوەی کە یەک ئەو کێشانی هەیەی لەگەڵ خێزانی خۆیت کە سوکاری خۆی ڕەنگە ئەو کێشەی ئەو قوبوڵ نەکەن کەوا کچەکەیان پەیوەندیکی ناڕاست و خۆی لەگەڵ کەسێکی ترا هەیە بەهۆی ئەو نەریت و کولتور و ئاینە جیازانەی کە هەمانە لە کۆمەڵگەی کوردیمانە کاریگەری کردووە. هێژان ئەمانها لەگەڵ یاسا ناسەکێنە. ئەو یاسایە هەی کو di sala 2008 derketiye li herêmê li destpêka bikarînana medya elektrînî dibe ku têrê nake. Kêmokasiyên wê gelek hene. Em ji rûyê yasayî ve wê xanimê dipirsin. Bizanin ew kemokuriyên hene divê yasayê de çi ne? Divê çi were kirin ku em aniha çend sal derbas bûne bi ser wê salê de. Êdî sal bû salê medya cihê televizyonê jî digire. هێدی جێ پەیوەندیان civakî jî digire. Di wê re jî mişkîle pirsgirêk her ku diçe mezin dibin. Qurbanî zêde dibin. Ew ên ku dibine qurbaniyên sereke jî jinin dibênî berê de. Xatu hêşo. Tu pêt we eger em xatûne biçête perleman. Ew yasayekî heye. Dibê li binneretewe hemwar bikirê yan goran karî bikirê, rênmayekan ziyatir bikirin. بەڵێ پێمان وایە ئەو یاسایی کە لە ساڵی 2008 دەرچووە یاسای ژمارە 6 ساڵی 2008 کە لە کۆمەڵێک مادە و بڕگای خۆی ئەبینێتەوە پێمان وایە بۆ کاتی ئێستا ئەو یاسایە کۆمەلگا تێر ناکەوە ئەو پێویستیانی ئەو کێشانێکە لە ئێستادا ڕوبەری کۆمەلگا ئەبێتەوە ئەو یاسایە پێویست نییە بەتەنها بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە لە ساڵی 2008 بەراوردێکی حاڵەتەکانی ئەو ساو ئێستا بکەین ئەو حاڵەتانی تونند و تیژانی یاخود بڵێ ئەو قوربانیانەی کە بە تایبەت
زیاتر ئافرەتن ڕوو لە زیاد بوونەوە بۆیە پێویستمان بۆیە کە یاسا سەرۆر بێ لەم بارەیە وە کۆمەڵێک مادە و بڕگەی تر بخرێتە ناو یاساکەوە پێمان وایە ئەو مادانە شمولی کۆمەڵێک حاڵت ناکە کە لە ئێستادا هەیە لەبەرەوەی کە ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان زیاتر فراوانتر بووە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو تەنها تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە بوو بەڵام ئێستا هەم بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان زیاترە لەوەی کە زیاتر هەرزەکاران و گەنجان ڕوان کردوتە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە و لەگەڵەوە شەکە ڕۆشنبیرێکی تاویان نییە لەسەر ئەوەی کە چۆنچۆنی ئەم بابەتانە بەکار بهێنن و خێزانەکانیش ڕۆشنبیری تاو ئاستە نییە کە چۆنچۆنی ڕۆڵەکانیان ئاراستە بکەن یاخۆت ڕوبڕی ئەو کێشانە دەبێ ڕۆڵێ یاساناسان ڕۆڵێ وان چالاکوانên بوارێ ژنادا دخەبتن دەبێ ڕۆڵێوان چ بیتن حتا ئەو هوشیاریە جوواکی چێ ببیتن لەناو کۆمەڵگەیەدا پێویستە برایەتە دەبێت چ بکەن پێویستە سەرەتا سەرجەم ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی کە خۆیان بە خەمخۆری کۆمەلگا و یاسا ئەزانن پێویستە بێنە دەنگ لەسەر ئەم بابەتە لەسەر ئەم یاسایە کۆدەنگێک دروستکەن لەسەرەوەی کە ئەم یاسای پێویستی بە هەموارکردنەوەی فعلەن پێویستە کاکە لە یاسایەکی چڕ و پڕترا بە تەنزیمی باسی مادە بە مادە باسی حاڵەت بە حاڵەت ئەو حاڵەتانە کۆکەنەوە کە لە دادگاکانە هەن ئەو حاڵەتانەی کە لە پشتی دادگاکان پشتی کامێرەکان هەن ئەو ئافرەتانە بێنن کە تووشی کێشە بوونەتەوە ناتوانن خۆیان ئاشکرا بکەن ناتوان حاڵەتەکان باسکەن پێویستە کاکە ئەمانە هەموو لە کۆمەڵی لە یاسایەکە لە پرۆژەیەکە جێگەی بکرێتەوە بە تەنزیمی نەوەکو بەو یاسا شلو شێواوی کە ئێستا هەیە لە هەشت مادای خۆی ئەبینێتەوە ناسکە خانما یاسا نازجی gelek behs kir axaftinê tu da zêde behsê herzekaran hebû evên ku temenê wan jî negeştiye astekî ku dîfan bikin çi rast çi şaş ew ne şarazayî jî heye gelek ca rastî kuştin dadgahê jî tê yani her du taraf zarar etken hem nêr hem jî lê gelek cara kesên ku bi emrin jî rastî wan şaşîtiya tên yani nehuşyariyek hene zalaliyeke di meseleyê de temam xetê yasayê jî hebin yasa jî konkrêtî be lê ew projeyê tu behs dikê divê hûn dibêjin divê yasa were hemwarkirin eger bê hemwarkirin ji binî de ji ortêra û ser nû bête nûjen kirin yasayekî taze bête danan dê wan meseleya hel bike wan mişkîleya dê hel bike ڕاستە خاتون ئەو یاسایە ئەتوانێت ببێتە بەرگریکارێک یان پاراستنی تێکچوونی شیرازی خێزان بە شوێکی گشتی ئمە قسە لەسەرەوەکەین بەدەر لە هەرزەکار ئەگەر دوو کەس ئەو پەیوەندیان دروست کرد لە ڕێتۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کاریگەری هەبووی یاخود باڵی مەترسی هەبوو لەسەر هەڵوەشاردنەوەی ژیانی کەسێکی تر ئەم یاسایە ئەتوانێت لە ڕێی سزاوە هەموو ئەو کەسانە بگرێتەوانە کە بوونەتە هۆکاری هەڵوەشاندنەوەی خێزان. Jino helbijartin du daçûnên xwe ji bo vî babetê hestiyar ku qurbanî derên wê cesteyî û derûnî di nava civakî de gelek zêde ne berdewam dike em ha ji rûyê rojnamevanî de li ser vê babetê de axivin taraxan li vê derê ye tu weke rojnamevanek û hem jî rêveberek ku dezgaheke dengê vî geliye tu çi dibêjî ji bo wan proje yasayê û rênmayên li herêmê hene ku têne cêbecêkirin derheqî dûvdaçûnê yan jî ew pirsgirêkên di nava teknolojiyê de hem bi taybet ji bo jina ew muşkîlat çêdiken kuştin çê dibe zarar û ziyan zêdetir digihe jinê di civakekî wekî me de di rûyê ayinî de di rûyê keltûrî de biyate eger ew xanime biçe parleman çi bête kirin çi rênmayên hûrtir û çi yasayek bête dariştin ji bo ku jin nebe qurbanê serekeyê vî babetî. بەدڵنیاییەوە کاتێک کە باز لە میدیا ئەکرێەوە باز لە میدیای ئەلکترۆنی ئەکرێ لە میدیای ئەلکترۆنیا بەداخەوە هەتا ئێستا یاسایەکی وە نەهاتۆتە ئاراوە کە بتوانێت بەرگری لەو کەسانە بکات کە میدیا ئەلکترۆنی بەکارهێنن ئەمە بەدەر لەو جۆرە میدیایی کە وەکو سایتێکی دیار کارەکات و باگراوندێکی هەیە کە کەسێکی دیار یا شوێنێکی دیار لە پشتێتی ئەمانی لێ دەربچێ ئەوانی کە هیچی تا ئێستا یاسایەک نەهاتۆتە بڵین نەهاتۆتە پێشەوە کە بتوانێت بەرگری بکە و مافی ئەو کەسانی کە پێشلکردی بەرامبەر بە ژیانیان و کەسایەتیان و ئەوەی کە ئەیانە بیکەن بێتە ئاراوە. یانی توەکی ڕۆژنامەوانێک بیاتە کێ بووە سەبەب کو حتانها ئەو یاسایەوەکە پێویست دخزمەتە جوواکی بگشتی و ژنان تایبەتیدانەبە بە بۆچوونی من ئەمە چەند شوێنێک ئەگرێتەوە یەکێک لەوانە ئەم خانمە بەڕێزانە و بە بۆچوونی من نەکتەنها خانمان کە ئەچنە پەرلەمانی کوردستان و ئەبنە نوێنەری خەڵک لە هەمان کاتە پیاوانیش ئەبێ ئەو ئەرکیان لەسەرشان بێ کە بەشێکی سەرەکی ئیشی ئەوان و کار و خزمەتی ئەوان دەرکردنی ئەو پرۆژە یاسانەیە کە لە خزمەتی کۆمەڵگەیە و بەتایبەتی ژن و مناڵ.
بله ترخان بینی برد از دخوازم پرسیاره که جناس که خانه بکم که او جوا که کاندیدا و هلگروی پروژه که امجه بحث کن دنف آخفتنین خدا ترخان بحثی که کرد که اندام پارلمانی در باسی هولا پارلمانتوی دبن بگشتی ایدی مشغولی ململانه سیاسی هفرکین سیاسی دبن وان پروژه این کو پیشتر جه بحث کرنه همو جبیرات کن یعنی کو او کو آنها ناس که خانجی بحث که او دبا دکوت چارچوبه پروپاگاندا که بو خلق دنگ خوب دادته یعنی بجدی تو دخوازی لسروی مسئله کار بکه هیا کو دوی جواکی دا جن نبنا قربانی سرکه ایدی او نزاللین نهوشیر یا جواکی ایدی نمینه خلق بزانه ایدی چه دکه چاوا ضرر نگهینه خواه چاوا ضرر نگهینه هم بر اگر هاتو ضرر هبه او باجه بده نکسی بتوان ڕاستە ئەو پرسێک کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەی خاوتون ئەم پرسە ڕەنگە کاری لە مێژی نەمبێت کە بە دوواداچوونم بۆ کودە کە گرنگە یاسایەکمان هەبێت تایبەت بە میدیای ئەلکترۆنی و هەموو کەسانێک کە تموحێکیان هەیە داوایەکیان هەیە دەنگدەرەکان لەو کاندیدانی کە هاتشنە پەرلەمان ئەمە ڕەوایە کە مافی خۆیانە تموحێکیان هەیە کاندیدەکە تەواوی ئەو مافانەی کە خەڵک بەدوایە چێ هەوڵ بدا لە چوارچەوەی یاسا و کاری پەرلەمانیا جێگی بکاتەوە بەڵام تەنها دەرچوونی یاسایش کۆتایی کارەکە نیە بەڵکو لە دوای دەرچوونی یاسا ئەبێ بە دوواداچوون هەبێ ئەبێ بزانرێت تا چەندێک میکانیزمی جێبەجێکردنی ئەو یاسانە لەلایەن حکومەتەوە جێبەجێ کراوە بۆیە ئەمە کارەکەت بەردەوامی هەیە و لە دوجاری شاکە یاساکە وەکو خۆی جێبەجێ کرا بە دوواداچوونەکان کۆتایی پێ تا چەندێک کاریگەریکی باشی هەبووە لەسەر خەڵک تا چەندێک توانوێتی هەموو ئەو قوربانیانەی کە لە ڕێگەی نەبوونی میدیای یاسایەک تایبەت بە میدیای ئەلکترۆنی تا چەندێک قوربانەکان کەم کراونەتەوە ڕێگری کراوە ئەمە کاری بەردەوامیە بۆیە بەتایبەت من خۆم کە جۆرێک لەو پرسەم جوڵان و لێرە قسەی لەسەرەکەم و ڕاستە خۆ پسپۆرێکی خۆمە ئەمە تەنها بوو ئەوە نییە کە ئەمڕۆ قسەم لەسەر کردی بێنا بە پێچەوانەوە ڕەنگە چەند ساڵێک لەمەوە پێش ئەم بابەتەمان جوڵان لە ڕێگەی سیمینارە کۆڕە بابەتە هەموو ئەو بابەتانی کە ڕاستە خۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە و یعنی ئەو ململانەیە سیاسیە و تەرەخان جێ بەحث کرد دێ باندورێ لەسەر پرۆژەیەتە نەخشەڕێیاتە نەکێگەوە ناو پەرلەمان بی تأثیری وێ نەکە ئەمە پرۆژێکە ڕاستە خۆ پەیوەندی بە ژیانی هەموو خەڵکەوە هەیە ینی بەدل لە ململانە سیاسیەکەش هەر دەمینی بەشێک لە خەڵک ناوی بەشێک لە ئێمە هەر بەشێکین لە خەڵک لە بەرەوەی پێشەوەی بچینە پەرلەمان ئێمە خۆمان ئێمە لە ناو خەڵکە ئاژین کەواتە ئەگەر گرفتێک نەبێ کێشێک نەبێ ئێمە نایکەین بە پرۆژە یاسایەک و ئومێدێکمان هەبێت لە پەرلەمان بیکەین بە یاسایەک کەواتە کۆکراوی هەموو ئەو پرسانە بۆ چەند ساڵێکە کاری لەسەر کراوە باشە دەبێنین بەرەدا ئەم دگەهن هێدی دەرئەنجامە يعني قبل كلين من روجنا مفاني أبدو داتون من روجنا مفاني در دخل كوكيماسي جلك هنا دوان رين ماوية ساندا يمكن دسالة 2008 دو دركتي روج لبي روجي قرباني درين جن دوان مسألة دا جلك زيادة دون أو خانم دخازة بتشا برلمان لو درين نتني بقصة أي بتجدي لسربي بروجي صايب خبته وكي عود بيجا أم بعد دوامك ظروفی ئەمڕۆی کوردستان بۆ ئافرەتان ڕۆژ بە ڕۆژ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوو لە زیاد بوونە هیوادارم چی ناسک خانبیان چی ئەندام پەرلەمانێکی تر بێت کە دەرچوو کار لەسەر کێشەکانی ئافرەت بکات ئیش بۆ ئافرەت بکات یارمەتی کێشەکانی ئافرەت با لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم کێشانە نەمێنێت چکە ڕۆژانە بینین چەندها ئافرەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەهۆی ئەوەی ڕسمی بڵاو ئەبێت بەهۆی ئەوەی کەسێک هەڵی خەڵەتاندووە تووشی کێشە ئەبێت جاری وایە تووشی کێشەی کوشتنی لێ ئەکەوێتەوە لە ئێستاە ئەگەر تێبینی ئەوە بکەین تۆڕە کۆمەڵایەتیەکان کە باڵی کێشاوە بەسەر هەموو کۆمەڵگای ئێمەیە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانش لە هەلومەرجێکی وایە هات تێکەڵ بە کۆمەڵگای ئێمە بوو کە هۆشیارێکی کەم هەبوو لە ناو گەنجەکانمانە وای کرد نەبوونی ئەو هۆشیاریە گیر و گرفتی لێکەوتەوانێ ئەو گیر و گرفتەکە تێکەڵ بە خێزانەکان بوون تێکەڵ بە تاکی ئەم کۆمەڵگایە بوو لە نێو ئەو گیر و گرفتانەشە ئافرەت قوربانی یەکەم بوو تێیدا بۆیە زۆر گرنگە کە ئەو کاندیدە بە ڕێزانە دەچنە پارلەمان ئیش لەسەر ئەوە بکەن کە یاسایەکی وا دابڕێژن کە لە خزمەتی هەموو چین و توێژەکان نابێت و بە تایبەتی ئافرەتان جاری واشەیە ئافرەتیش ئەبێ خۆشت دیفاع لە خۆت بکەی نابێ بڵێ من ئەو شتەوا بوو ناتوانم بەکاری بێنم یا شتێک ئەمە هۆکارێکە بۆ ئێمە کە ئێمە بڵین ناتوانین بەکاری بێنین ئێمە ئەبێ هەموو کاتێ داکۆکی لە مافەکانی خۆمان بکەین ئەو ئافرەتانی کە ئەشتنە پەرلەمان تەنانەت بۆ پۆستەکە نەبێ بڵێن پۆستی پەرلەمان وەرەگرین و تەواو بە پشگیری ئافرەتان بکەن بۆ زیاتر بۆ تۆڕە کۆمەڵاتیەکان کە یاسایەکە بچەسبێ.
ناسکە خام بدرێژە هەیە vê dûvdaçûna ڕۆژنەمەڤانî de an hal vê derê em dê ji hin kiçan bipirsin li ser regezê me em ê bipirsin ka bandûra medya civakî sosyal medyayê li ser xudê wan li ser malbatê wan yên nerênî çi bûne ew kesên ku te'sîr gihandine wan dixwazin navê wan bişêwênin wêneyê wan bişêwênin qesew gotinê xirab avêjin ser wan bandûrekê nerênî li ser kesatiya wan hebe divê yasayê rênman çi sizayek ji bo wan kesa hebe van hemûyan dê xîlalî giftuguyên me nîqaşên me da digel wan kiçan em ê bi hevra bersiveke dawiyê bizanibin hûn jî bimerabûn Jin û helbijartin li rê çareyan digere em li vê derê ne du keçikên delal li vê derê ne ew dê li ser tecrüba xwe biaxivin ka rolê medya civakî di afirandina pirsgirêkan da muşkîleyan da çi hebûye ji bo hewe baxan xwe ji te dest pê bikin سەرەتا سڵاوی خۆم مەگەێنم بە هەموو بینەرانی کوردستان 24 لێرەوە ئەمێ باس لەوە بکەم کە تاوکو ئێستاش کێشەی ئافرەت بۆ سۆشیال میدیا حل نەکراوە و هیچ لایەنێکی پەیوەندیدار نییە کە بەجددی یاسایەکی وانە یعنی ڕۆڵی سۆشیال مەدیا لە دروستکردنی گیر و گرفت بوو ژن بوو کچ هەبووە یان نەبوو ئەکیت هەبووە بەتایبەت لە کۆمەڵگەی کوردیەوە بۆ کوردستان کە تاوەکو ئێستا نەگەیشتون بەو ڕادەی کە لە لای هەندێک لە خێزانەکان تەنانەت هەبوونی سۆشیال میدیا بۆ هەر تاکێکی ئافرەت لە کۆمەڵگەی ئێمەیە کێشەیە و زۆر خێزان بەلایەوە ئاساینیە کە کچێکی یاخود ئەندامێکی مێینەی خێزانەکەی یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنێت یاخود ڕسمێکی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەتاوەکو هەندێک ئافرەتمانەیە تاوەکو ئێستا ناتوانێت هیچ وێنەیەکی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دابەزێنێت یعنی خانمە جیل کێلەکاتە دخوازم ji te bipirsim yani زۆر جار خودی ژنەکە بە خۆی ئافرەتێکە خۆی گرفتێک نییە لە دروستکردنی گرفتەکانی تر لە ناو سۆشیال مەدیایە کە بێجورعەتیەک پێوە دیار بێ خۆی دەوری نییە لە دروستکردنی ئەو گیر و گرفتانە کە خۆی ڕاستی دێت کە دەکەوێتە ناوی طبعا ئافرەتانی ئێمەش هەر حەزەکەن و ئافرەتانی دەرەوە یعنی ئازاد بن لەو پۆستانی کە ئەیکەن لەو بیرڕانی کە خۆیان دەری ئەبڕن زۆر کەس هێستا بۆ ناگەم خۆم حەز بکەم لەوانێ لە ڕێی پۆستەکان بێمە خۆم بەناوبانگ بکەم بەڵام کەسێر ئەەکەیت دەردەیەم خاتونەش وتی قسەکەی جوان بوو فێکێکت بەناوە دروستەکان یان هاکێکت بۆ ئەەکەن تۆ خۆت بۆ دروست بووە و حاڵەتەوە طبعا حاڵەتی هیوان بۆ دروست بووە لەلایەن خۆمیان ڕۆحەکانم بەڵام یعنی بەشێکی سەرەکی نەبووە ڕووتێ بکەی بڵێ ئەم کێشەم هەیە یعنی ناتوانین کێشەکان بۆ حلکردن ناچار ئەوەی کە چی بەسەرت هات فەیسبووکم یان ئینستاگرامم هاکراوە سێر ئەەکەم ناکرێتەوە دیسان لەلایەن ڕفیقەتمەوە پێم بەڵێ ئەو ڕسمە نشیاوی لەسەر ناسکە خان تو بخۆ یعنی تە گوه لە گیانجا بوو مە لە جادەیە خەلک دیتر مە دووفداچوون کردن یعنی ئەو یاسایت توژێ بەحەز دکە براستیژی دێ بکارەوان پرسگرێکە حەل بکە یانژی تەنێ قەسە و گوتن و پرۆپاکندەیە لەسەر ئەکرانانە یعنی ئەو ترسا لە دلێ وان کەچاندا هەیک و نکارن وەکی کچ ڕسمێ خوددانە لە ناو سۆشیال میدیە ئەو بخۆ دەردەکنینە بسەرێ خۆ کچ تووشی دبنێ دناو مجتەمعیدا تو دێت چ بکە ئەو نمونانەی کەم دوو خاتونە باسی کە نمونەیەکە لە سەدەهان نمونەکە لە کۆمەڵگەی کوردیمە ڕۆژانە بەرگێمانەکەی بۆیە گرنگە کاتێک منوەکو کاندیدێک یانوەکو چالاکوانێکی مەدەنی بەتایبەتی لە بواری ئافرەتانە کەمە چەندین ساڵەکانمان لەسەرم پرسە کردو بەڕاستی بێمە یاسایەکمان هەبێ بە کۆدەنگی لەگەڵ چالاکوانانی مەدەنی و هەم بوارەکانی ئافرەتان بتوانین یاسایەک ئامادە بکەین کە تایبەت بێ بە پاراستنی ژیانی هەموو ئافرەتانی کە تۆڕە کۆمەڵاتەکان بەکارێنن اینجا ئەو یاسایە دەتوانێت ئەو ئافرەتانە بپارێزێ لەو ترسە قورتال کە ئەو یاسایە دەتوانێت ئەو کەسانەی کە هەوڵ دەدەن ناوی کەسی بەرامبەر بشێوێنن تەشویهیکەن سمعەتی خراپکەن لەو ڕێیانە سزا دەدرێ بێگومان یاساکە بریتە بێت لە کۆی هەموو ئەوانەی کە بەپێی جۆری تاوانەکە سزاکانش دیاری ئەکرێت دوجار ئەو پرۆژە یاسایە کە بابڵێن لەسەر ئەساسی تەواوی هەموو کێشە و گرفتەکانی کە ڕوبەڕوو ئەبێتە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەمە ئەم پرۆژە یاسایە ئەخرێتە بەردەم تەواوی ئەو پەرلەمانتارانی کە کاری لەسەرەکەن ئەبێ کۆدەنگێک بۆ دروست بکەن کۆدەنگەکە لەسەر ئەساسی باڵێن چالاکوانانی مافەکانی ئافرەتان و مەدەنیە بۆی بتوانێت بە تەواوەتی پرۆژە یاسایەک دروست بکرێت تەواوی هەموو ئەو بڕگە و مادانەی تا جێبێتەوە دوو لەسەر بابەتێکی هەستیار دەخەڵکی خەڵک چما دەنگی خۆ بدەتە ڕەنگە جیاوازترە پرۆژە و ئەجەندایەک کە من هەمە بۆ پەرلەمان لەسەر ئەزمموی کارکردنی من بێت یەک لەوانە بابەتی میدیایە
میدیا هەتاوکو ئێستا ئێمە میدیایەکمان نییە بە ناوی میدیای نیشتیمانی میدیای نیشتیمانی ئەتوانێت کار بکات لەسەر تەواوی پرسە نیشتیمانی و ئەوانەی کە ڕاستەخۆ پەیوەندی هەیە بە تاکی هاوڵاتی کوردەوە نیشتیمانەوە بە نیشتیمانەوە بێگومان ئەمە گرنگە کەواتە یەک میدیای نیشتیمانی بۆ خۆی ڕۆڵی سەرەکیە بینێ لە یەکلاکردنەوەی پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان لەلایەکی تریشەوە من هەمووکو ئافرەتێک هەمووکو کاندیدێکە لە پارێزگای سلێمانی با بڵێن کە لەسەر سنووری پارێزگای سلێمانی کاندیدم بەڵام دوجار کار و پرۆژه ئێمە بوو هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی ئەبێ هەوڵ بدەم کۆی هەموو ئەو کارانە بۆ تەواوی خزمەتی هاوڵاتیان بەبێ جیاوازی ئەم هەمووی بەتوو دەکرێت ئەوەی کە لە توانای منابێت ئەتوانم کاری لەسەر بکەم ڕەنگە متوانە بەخشین بە من لەسەر ئەساسی کارەکانی ڕابردوم بێ و بەبێ بەرنامە بەبێ ئەجەندا و بەرچاڕوونیەک ناچمە ناو پەرلەمان چونکە دوجار دەنگی خەڵک متمانەیەکە و ئامانەتێکە لەسەر شانی ئێمە ئەرکو بەرپرسیارەتی پەرلەمان تەنها بۆ نازناوێک نییە بەڵکو هێندێکی ئەرکە بەرپرسیارەتی بە دوواداچوونی کاری خەڵکە لە هەمان کاتیشدا چۆن کاراکردنەوەی پەرلەمانە دامەزراوەیەکی شەرعیمان هەیە لەم وڵاتە بتوانین بە کۆی دەنگ لەگەڵ تەواوی پەرلەمانتارەکانی ترە ئەم دامەزراوەیە کارا بکەن و لەسەر ئەساس و دەرکردنی کۆمەڵێک یاسایان با بڵێن کاراکردنەوەی پرۆژە هەسانی کە پێشووتر هەبوون بۆیە گرنگە ئەمانە لە کۆی کاری پەرلەمانە ئیشی لەسەر بکرێت گەلێک سپاس سپاس بۆ هەر هەبی زۆر سپاس ماندی کردی سپاس بۆ خاتینێن دەلاڵژی ئێژان ژن و هەلبژارتن دووداچوونە خۆیان ڕۆژنەمەوانی بە درێژە هیا ڕۆژێن لەگەل گەلک بسپۆر و شارەزان و خەلکی ئاسایی لەگەل وان کچێن کوبوونە قوربانی دەرێن بکارئینانە خەلەت یا سۆشیال مەدیایە ئاخەوی دەرئەنجام ئەون کو دەبێ یاسا وەرنەگوهارتن دەبێ ڕێنما زەڵالتر و باشتر بن دەبێ هۆشداریات جوواکی خۆرتر بە ما پلان و نەخشەڕەیە وێ نامزەتە هێژاش بووە ئینە سەرەکرانێ کە ئەوێ چ بکە لەوێ دەرێ ئێدی هون بڕیارێ دەدەن کەوێ هون دەنگی خۆ بدەن وێ یان هونێ دەنگی خۆ بدەن کەسێکی کو باوەریە هەوە پێەیە ئێدی بڕیار بتەواهی یا هەوەیە شاد و بەختەوار